بەڵێ بەڕێزان بەردەوامین لەسەر دەست بەکاربوونی دۆناڵد ترامپ و مەراسی سوێن خواردنی دۆناڵد ترامپ گفتوگۆ دەکەین لە ئەمریکاوە. بینەر کوردی توێژەری سیاسی لەگەڵمانە. کاک بینەر سڵاو لێ بێم، کاتت باش. بەڕوانینی ئێوە ترامپی 4 ساڵی ئایندا ترامپی 4 ساڵی ڕابردوو دەبێ؟ ڕۆتان باش کاگلانکۆ، نیوەڕۆی خۆت و بینەرانی کورسات باش. زۆر سپاس، خۆشحاڵم کە لەگەڵتانم. بۆ وەڵامدانەوەی ئەم پرسیارە ئێمە دەبێت هەڵسەنگاندنێ بکەین بۆ کەسایەتی دۆناڵد ترامپ. لە ڕاستیدا کەسایەتی ئەو کەسایەتیشی ئاڵۆز، کەسایەتیشی پێشبینی نەکرا و فەوزایەکی گەورە لە کەسایەتی خۆیدا ڕوودەدات. ئێمە دەبێت بۆ وەڵامدانەوەی ئەم پرسیارە بزانین لەکوێی فەوزای کەسایەتی دۆناڵد ترامپا باسی دۆناڵد ترامپ دەکەین. ئایا لەسەر پرسە ناوخۆیەکان ئێمە باسی گۆڕانکاری دەکەین لە کەسایەتی و لە جیهانبینی دۆناڵد ترامپا کە پێک دێت لە پرسەکانی کۆچبەران یاخود پرسەکانی ئابووری یاخود پرسەکانی پاراستنی سنوورەکانی ئەمریکا یاخود پرسەکانی هەڵاوستانی ئابووری و چەندین پرسیتر، یاخود ئێمە باسی پرسە دەرەشەکان دەکەین کە لەم کاتەدا دۆخی دەرەکی ئەمریکا، سیاسەتەکانی دەرەوەی ئەمریکا کۆمەڵێک تەحەدیات و کۆمەڵێک ئالنگاری گەورەی لە پێشە. لەوانە لە ڕۆژهەڵاتی ناوڕاست شەڕ هەیە لە نێوان ئیسرائیل و چەند ئەکتەریشی دەوڵەتی و چەند ئەکتەریشی نادەوڵەتی. لە هەمان کاتدا شەڕی نێوان ئۆکرانیا و رووسیا هەیە. لە هەمان کاتدا ناکۆچیەکان و تەحەدیاتەکانی نێوان چین و تایوان هەیە. لە هەمان کاتدا ئەگەر بڕۆینە سەر ئەفریقا، کێشەی شەڕی ناوخۆی سوودان و کێشەی شەڕی نێوان حکوومەتی سۆماڵ و گروپی ئەلشەبەک و چەندان کێشەی تر لە جیهاندا لە ئێستادا ڕوودەدەن. ئەوەی کە تاوەکو ئێستا هەیە کەسایەتی دۆناڵد ترامپ لە ڕێی خیتابەکانیەوە دەتوانرێت ئەوە بخوێندرێتەوە کە لە بەشێک لە پرسەکاندا گۆڕانێکی ڕێژەیی بەسەر خیتابەکانی داهاتووە، بەسەر ئەو سیاسەتانە داهاتووە کە پێشتر لە 4 ساڵی ڕابردوودا باسی دەکرد، بەڵام ئێستا گۆڕانێکی ڕێژەیی لەمانەدا کراوە. بەڵام لە هەمووی گرنگتر ئەوەیە کە ئێمە چەند کاتژمێرێکی تر لە واشنگتن دیسی ڕاستە و خۆ دۆناڵد ترامپ بۆ 47مین سەرۆکی ئەمریکا دەست بەکار دەبێت. ئەوەی کە پێشبینی کراوە، ئەوەی کە چاوەڕوانی دەکرێت ئەوەیە کە لەوێدا پلانێکی تۆکمەی 100 ڕۆژی یەکەمی ئیدارەکەی و پۆڵسی و سیاسەتەکانی هەم بۆ ناوخۆی ئەمریکا هەم بۆ دەرەوەی ئەمریکا بە شێوەیەکی فراوانتر و بە شێوەیەکی قوڵتر بخاتە ڕوو. ئەو کاتە دەتوانرێت خوێندنەوەیەکی ئاکیورەتر بۆ ئیداری دووەمی دۆناڵد ترامپ بکرێت. کاک بینەر، لەوێ هاوڵاتیان ئەمریکا چی دەڵێن؟ ینی پێیان وایە لەم 100 ڕۆژەدا پلانەکەی دۆناڵد ترامپ چییە؟ لە سەر ئاگرەکەی لۆس ئەنجلس من لەگەڵ ڕۆژنامەوانێک لە ئەمریکا قسەم کرد، کووردە لەوەیە، وتی بڕواکەی ئەو دەنگ و ئەو باسکردنەی کە لە کوردستان گەرمە، لە ئەمریکا هێندە گەرم نییە باسی ئاگرەکە. ینی ئایا بۆ دەست بەکاربوونی دۆناڵد ترامپیش ئێمە خۆمان تێکداوە لە کوردستانەوە لەوێ دەنگ و باسەکە هەروەها گەرمە لە سەراسی شەقامی ئەمریکی؟ دڵنیایەوە هاتنەوەی دۆناڵد ترامپ بۆ کایەی سیاسی ئەمریکا ڕووداوێکی زۆر گرنگە بۆ ئەمریکیەکان، چونکە دۆناڵد ترامپ لە ئیدارەی یەکەمیا کاتێک کە هاتە ناو سیاسەتەوە وەکو دیاردەیەکی نوێوا بوو بۆ شاڕەی سیاسی ئەمریکا. دۆناڵد ترامپ سیاسیەکی مەینستریم نەبوو، واتە سیاسیەکی کلاسیک نەبوو وەکو هەموو سیاسەکانی تر کە بێت بۆ ماوەی 4 ساڵ یاخود 4 ساڵی تر بە ماوەی 8 ساڵ حکومڕانی بکات و بەشێک بێت لەوەی کە پێی دەگوترێت دیپ ستیت، واتە وڵاتی قۆڵ یاخود سیاسەتی قۆڵی ئەمریکا. ئەوەی کە دۆناڵد ترامپی جیا کردەوە لە سیاسەتەکانی کە ئەوە بوو کە ئەو دیاردەیەکی نوێ بوو بە سیاسەتی ئەمریکا. ئێمە دیمان کە لە ئیدارەی یەکەمیان دواتر شکستی هێنا کە خۆی هەڵبژاردەوە لە ڕکابەریکردن لەگەڵ جۆ بایدندا. بەڵام ئەوەی کە ئێستا دووبارە گرنگجی دۆناڵد ترامپ زیاد دەکاتەوە ئەوەیە کە ئەو بۆ ماوەی ئەتوانرین چەندین دەیە بڵێن کە یەکەمین جارەکە هاتنەوەیکی بەهێزی سیاسیەک کە پێشتر سەرۆکی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بۆ تەنها خولێک دووبارە هاتوۆتەوە ناوکایی سیاسی. ئەوەشمان لەبیر نەچێت کە دۆخی ئەمریکا لە دۆخێکی هەڵاوسانی زۆر ئاڵۆز و زۆر خراپدایە.
نرخی شتومەکەکان لە بازاڕەکانی ئەمریکا بۆ هاوڵاتیانی ئەمریکا زۆر بەرزە و چەندین کێشەی تر هەیە لە ئەمریکا لەوانە 13 ملیۆن کێشەی کۆچبەری نایاسایی هەیە لە وڵاتەکەدا ئەمانە هەموو ئەو پرسە گرنگانن کە وای کردووە هاتنەوەی دۆناڵد ترەمپ بۆ گشت هاوڵاتیانی ئەمریکی ڕووداوێکی گرنگ و دیاردەیەکی جێی بایەخ بێ بەڵام بەڵێ دەکرێت لە هەمان کاتدا لە چەند کەسێک بپرسیت ئەگەر لە ویلایەتێک بێت بە حەسەبەوەی کە لە ویلایەتێک یاخود لە ویلایەتێکی تر بێت دەکرێت کەسانێکە بن کە گرنگجی نەدەن بەم ڕووداوە بەڵام ئەوەی کە ئێمە لە ئەمریکاوە ئێستا دیومانە و ئاگادارین ئەوەیە کە هەموو میدیاکان هەموو کۆمەڵگەی نێودەوڵەتی هەموو ناوەندەکانی توێژینەوە و لێکۆڵینەوە هەموو کایەکانی تر زۆر بە گرنگیەوە ئەم ڕووداوە تەختیە دەکەن و چەند کاتژمێرێکی زۆر گرنگ لە چاوەڕوانی ئەمریکیەکاندایە. باشە کاک بینێت وتێت دۆناڵد ترەمپ کە دیاردەیەکی نوێ بوو لە دیاردەیەکی نوێ بوو بە نسبەت جیهانەوە پێ دوایە ئەم دۆناڵد ترەمپەی ئێستاش درێژکراوەی ئەو دیاردەیە وەکو خۆی لە جێگەیەکدا ئاماژەی پێکرد دەڵێ کە بووم بە سەرۆک جاری پێشوو هەڵبەتە خولی پێشوو دەڵێ دەبوو چەند هەزار پۆستێک بگۆڕم لە کاتێکدا من یەک کەسم نەدەناسی کە بۆم پۆستانە دەستنیشانی بکەم بەڵام ئێستا وا دەردەکەوێ چاوکراوەترە و خەڵکێکی زۆر لە دەورێتی وە گرنگیش بەو کەسانە دەدا کە بازرگانن سەرمایەدارن ینی ئەوانەی کە کەسایەتی ناودارن بە نسبەت جیهانیشەوە پێ دوایە دۆناڵد ترەمپی تر ئێستا قاڵبووی جگەل لەوەی بازرگانێکی جیهانی بوو ئێستا قاڵبووی نێو سیاسەتیشە بە دڵنیاییەوە کاک ڕانکۆ ئەم جارەی دۆناڵد ترەمپ ئیداری دووەمی دۆناڵد ترەمپ جیاوازی دەبێت لە ئیدارەی یەکەمی ئێمە دەبێت لەو خاڵەوە دەست پێ بکەین کە لە ئیدارەی یەکەمی دۆناڵد ترەمپدا ئەو نەیتوانی کە مەجۆریتی واتە ڕێژەی زۆری لە ناو سەنەت و لە ناو کۆنگرێسا هەبێت بە بەراورد بە ئیدارەی دووەمی ئێستەی ئەم جارە حیزبی کۆمارەکان کە دۆناڵد ترەمپ کاندیدی ئەوان بووە توانیویانە کۆشکی سپی ببەنەوە توانیوانە کۆنگرێس ببەنەوە توانیویشانە سەنێت بەرنەوە لە هەمان کاتدا بۆیە مامەڵەکردن لەگەڵ پرسە سیاسەکان و تێپەڕاندنی ڕێکارە یاسایی و پڕۆژە یاسایەکان لەم خولەی دووەمیدا ئاسانترە بە بەراورد بە خولی یەکەمی لە خاڵێکی ترا کە زۆر گرنگە ئێمە دەبێ باسی لێوە بکەین ئەوەیە کە دۆناڵد ترەمپ توانیوێتی خێبراواتە ئەزمون بەدەست بێنێت لە بە بۆنەی خولی یەکەمەوە ئەو وەک جەنابەت ئاماژت پێیا لە خولی یەکەمدا چەند کاندیدێکی بۆ نمونە وەکو ڕاوێژکاری وەکو ڕاوێژکاری ئاسایشی نیشتیمانەکەی یاخود چەند وەزیرێکی تر لە کابینەکەیە کە هەبوون ڕاستەوخۆ لە مینستریم ڕیپابلیکەکانەوە واتە لە سیاسەتمەدارێکی کلاسیکی ڕیپابلیکەکانەوە هێنابوونی و دەست بەکار بوون بۆ دۆناڵد ترەمپ بەبێ ئەوەی کە دڵنیا بێتەوە لەوەی کە وەلایان هەیە بۆی بەڵام ئەوەی کە لەم جارەدا هەستی پێدەکرێت ئەوەیە دۆناڵد ترەمپ کۆی گشتی کاندیدەکانی هەموو ئەو کاندیدانن کە پێش ئەوەی بەرژەوەندی حیزبی کۆماریەکان بپارێزن بەرژەوەندی و وەلایان هەیە بۆ کەسایەتی خودی دۆناڵد ترەمپ هەموو ئەو کەسانە جۆرە کەسایەتیەکن کە لە دۆناڵد ترەمپەوە نزیکن هەموو ئەو کەسایەتیانە جۆرە کەسایەتیەکن کە لە ئەمریکا پێیان دەگوترێت ترانزاکشنال پۆلیتیشنز واتە ئەو کەسانن کە گرنگی بە گرێبەست و بە ڕێکەوتن و کە گرنگی بەوە دەدەن کە بگەنە ڕێکەوتن و هەردوو لە بتوانن بەهایەک بەدەست بێنن و بتوانن ڕاستەوخۆ لەگەڵ کێشەکانە لە کاتیشی کورتخایەندا بتوانن چارەسەری بکەن وەک لەوەی کە بیر بکەنەوە چارەسەرێکی دوور و درێژ بۆ کێشە گەورەکان دابنێن بۆیە بە دڵنیاییەوە پێشبینی دەکرێت کە ئەم خولەی دووەمی دۆناڵد ترەمپ بەهۆی خیبرە و بەهۆی ئەو کەسانی کە لە خۆی کۆکردوتەوە تەواو جیاوازتر بێت لە خولی یەکەمی. باشە کاک بینەر ئەو با بڵێن ڕووداوە گرنگانە چییە یاخود و بابەتە گرنگانە چیە کە دۆناڵد ترەمپ دەتوانێت بە خێرایی کاریان لەسەر بکە لە سەرەتاوا دەردەکەوت وتی بێ بەر لەوەی دەست بەکار بم بێ ئاگربەستی ئیسرائیل و حەماس ڕابگەێنرێ ئاگربەستەکە کرا بەڵام جۆرێک لەوەی وا دەردەکەوت کە جۆ بایدن بیکا بە دەستکەوتی خۆی لەسەر ئاستی ئەمریکا چۆن باز دەکرێت ئایا وەکو دەستکەوتی دۆناڵد ترەمپ یا جۆ بایدن باز دەکرێت
لە ڕاستیە کاک ڕانکۆ ئەمە بابەتێکە جێ مشتومڕێکی زۆرە لە ناو شاڕی ئەمریکی هەم لە ناوەندەکانی توێژینەوە هەم لە میدیاکان هەم لەلایەن کەسە ئەکادیمی و سیاسەکاندا ئێمە دەبێ ئەوە بزانین کە بۆ ماوەی 8 بۆ 10 مانگە ئیدارەی جۆ بایدن لەم نێوەنگیریانەدا توانیوێتی کە کاتێکی زۆر لەم نێوەنگیریانەدا بەسەر بەرێت چەندین جار برێتمە گۆرک وەکو نێردەی سەرۆکی ئەمریکا وەکو بەڕێوەبەری ڕۆژهەڵاتی ناوڕاستی کۆشکی سپی و هەم وەکو نێوەنگیری سەرەکی بۆ بەدەستهێنانی ئەم ئاگربەستە و ئەو لەم چەند کاتژمێری پێشووترا باسی لەوە کرد کە لە ماوەی هەفتەی پێشوودا زۆربەی کاتەکانی لە دەوحە و لە میسر و لە ئیسرائیل و لە وڵاتەکانی تری ڕۆژهەڵاتی ناوڕاست بەسەر بردووە بەڵام لە هەمان کاتدا باسی لەوەش کرد کە تیمی داهاتووی دۆناڵد ترەمپ بۆ ئەو کەسانەی کە دێنە شوێنی برێتمە گۆرک و ئەو کەسانەی کە بەرپرس دەبن لە مامەڵەکردن لەگەڵ دۆسیە ڕۆژهەڵاتی ناوڕاستە ئەوانیش بەردەوام لە هەماهەنگیدا بوون و لەگەڵ برێتمە گۆرکدا بوون بۆیە ئەوەی کە دیارە ئەوەیە کە بەرهەمی ئەم ئاگربەستە پەیوەستە بەوەی کە پلاندا ڕێژی و کە ژێرخانەکەی لەلایەن ئیدارەی بایدنەوە بۆ بەڵام لە هەمان کاتدا کاریگەری دۆناڵد ترەمپ ئەوەی کە لە ئەمریکا پێدەوترێت ترەمپ ئەفێکت واتە کاریگەری دۆناڵد ترەمپ بۆ کۆی گشتی پرۆسەکە کاریگەریشی گرنگی هەبووە بۆ ئەوەی کە بتوانن ئەم ئاگربەستە بێتە جێبەجێکردن و دەست پێ بکاوە ئێمە دیمان کە لە دوێنێدا چەند بارمتەیەک ئازادگران و دۆناڵد ترەمپ ئەمڕۆ واتە ئێستا کاتژمێرێکی زووە بەیانیە لێرە لای من واتە دوێنێ با بڵێن کاتێککە گرتبوونەوەیەکی جەماوەری لە واشنگتن دیسی بۆ لایەنگرانی خۆی کرد ئەو باسی لەوە کرد کە زۆر دڵخۆشە بە ئەنجامی ئاگربەستەکان کە لە ڕۆژهەڵاتی ناوڕاستەوە دێنە دەرەوە و ئەو دڵنیاییدا لەوەی کام ئاگربەستانە بەردەوامە بن و لە ڕۆژەکانی داهاتووە بارمتە و دیلی تر لە هەردوو لایەنەکە دێنە ئازادکردن و ئەو باسی لەوە کرد کە ئەو کەسەی کە بۆ ڕۆژهەڵاتی ناوڕاست یاری کردووە کە ناوی ستیڤە ئەوەتی کە ستیڤ کەسێکە کە دەتوانێت نێوەنگیری بە شێوەیەکی بەهێز و بە شێوەیەکی باش بکات کە بتوانێت ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بە شێوەیەکی بەهێز ڕێپریزەنت بکات بۆیە بەڕاستی ئێمە دەبێت چاوەڕێبین بزانین لە ڕۆژانی داهاتووە ئەم ڕووداوانە بەرەو کوێ پەرەدەسێنن. باشە کاک بینەر بەڕوانینی ئێوە ئەوەی کە لەوێش باز دەکرێت وا دەردەکەوێت نارەکانی دۆناڵد ترامپ بێدەنگیان لێ کردووە مەنی دۆناڵد ترامپ وەکو سەرۆکێکی زۆر بەهێز دەردەکەوێت کە دوایەوەی متمانەی ئەمریکەکانی بەدەست هەڵبەتە زۆرینەی ئەمریکەکانی بەدەستێناوەتەوە لەسەر ئاسی شەقامی ئەمریکیش بەم شێوەیە؟ بەڵێ کاک ڕانکۆ ئەوەی کە لەسەر ئاستی شەقامی ئەمریکیش بەدی دەکرێت ئەوەیە کە ئەو ئیستابلیشمنتە واتە ئەو سیاسەتمەدارانەی کە تاوەکو ئێستا لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا توانیویانە لە کای سیاسیە بەشدار بن و سیاسەتی ئەمریکا هەم لە ناوخۆی وڵاتەکە هەم لە دەرەوەی وڵاتەکە بەڕێوە بەرن کەوتونەتە ئەو واقعەیەی کە تەسلیم بوونێک هەیە بۆ ئەوەی کە دیاردەی دۆناڵد ترەمپ دووبارە گەڕاوەتەوە و هۆکارەکانیش بۆ ئەمە زۆرە ئێمە دیمان یەکێ لە هۆکارە گرنگەکان ئەو هەوڵە تیرۆریە بوو کە چەندین جار ویستیان هەوڵی تیرۆرکردنی دۆناڵد ترەمپ بن ئەمە لایەنگر و جەماوەرێکی زۆری بۆ دۆناڵد ترەمپ دروست کرد کە لە کۆتاییدا بووە هۆی ئەوەی کە کێبڕچێی سەرۆکایەتی ئەمریکا لە دژی کامەڵا هارس بە شێوەیەکی زۆر بەرچاو و بە ڕێژەیەکی زۆر بەرز بەرێتەوە و ئەمە وای کرد کە ماندەیتیشی گەورە با بە سەرۆکی هەڵبژێردراوی ئەمریکا کە دۆناڵد ترەمپە چکە ئەو نزیکەی زیاتر لە 310 ئێلکتۆرال کۆلج ئەوەی کە پێی دەوترێت ئێلکتۆرال کۆلج لەرەواتە دەنگی نوێنەرەکانی ئەمریکای بەدەستهێناوە ئەمە ماندەیتیشی زۆر زۆر گەورەیە و ئەو شکستەی کە کامەڵا هاریس و دیموکراتەکان بەدەستیان هێنا لەم خولەی ئەخیری هەڵبژارنەکاندا شکستێکی گەورە بوو چونکە ئەوان هەم کۆشکی سپیان دۆڕان بە سەرۆکایەتی کامەلا هاریس هەم کۆنگرێسیان دۆڕان و هەم سێنەتیشیان دۆڕان
بۆیە ئەوەی کە ئێستا دەبینرێت تەسلیمبوونێکە بە واقعەتی کە دۆناڵد ترەمپ دووبارە هاتۆتەوە کای سیاسی و لە بیریشمان نەچێت کە دۆناڵد ترەمپ هاوپەیمان و هاوبەشی زۆر بەهێزی لە ناوخۆی وڵاتەکەیدا لە خۆی کۆ کردوتەوە. زۆربەی کەسە بلیار لێرە دەوڵەمەنەکان جەنابەت ئاماژەت بە ئیلۆن مۆسک کرد، بەڵام ئەمە بەشێکە لە کە دیارە چەندانی تر بە ملیۆنێر و ملیۆنێر لە ناوخۆی ئەمریکادا جێف بێزۆس، مارک زوکەربەرگ و چەندانی تر لە دەوروبەری دۆناڵد ترەمپ کۆبوونەتەوە هەمان پۆستی گەورەیان پێدراوە ڤێڤێک ڕەمەسوانی بە نمونە و پێچگە لەمانە کەسایەتیە کاریگەرە گرنگەکان بۆ نمونە ڕۆبەرت کەنەدی هێناوە کردوێتی بە وەزیر لە کابینەکەی خۆیدا لەسەر و ئەمەشەوە هاوپەیمان و هاوبەشە کانی دۆناڵد ترەمپ تەنها لە ناوخۆی ئەمریکایانین بەڵکو لە دەرەوەی ئەمریکاش جمهور و لایەنگری خۆی هەیە هەم لە سیاسیەکاندا. من زانیاریم هەیە کە ئەمڕۆ لە کاتی دەست بەکاربوونیدا چەندان سەرکردە و سەرۆک وەزیران و سەرۆکی وڵاتانی گەورەی جیهان کە بۆ ماوەی 8 ساڵە هەم لایەنگری بوون هەم هاوپەیمانی دۆناڵد ترەمپ بوون بەشداری دەبن لە سوێن خواردنەکەیدا. بۆیە ئەم دیاردەی دۆناڵد ترەمپە وای کردووە کە شاڕەی ئەمریکا تەسلیمبوونێک بە واقعەتی دۆناڵد ترەمپەوە ببینرێت کە لە ئێستادا هەیە. بەڕێز کاک بینەر کوردی توێژەری سیاسی، سپاس دەکەم کە لەگەڵمان بووی لە دیمەنەکاندا لەسەر شاشەی کورسان نیوز ئێستا هەیە دیمەنی کۆشکی سپی ئەلبەتە ئەنی شەوە. سپاس دەکەم کە نیوە شەوە هێشتا لایەوە دەمە و سعات 5 دەمە و بەیانە. سپاس دەکەم کە لەگەڵمان بووی و ئەمڕۆ ڕۆژێکی گرنگە بۆ ئەمریکیەکانە، بۆیە ئێمە خەبەرمان هێناوی. سپاس دەکەم، سپاس بە ڕوونکردنەوەکانن و سپاس بە بەشداریکردندا بەرنامەی پرسی ڕۆژ. خۆشەویستان بەردەوامین پشوویەکی کورت و دێنەوە خزمەتتان.